ئەوەی ئێستای بینن بەڕێکردنی تەرمی شەهید هەواڵ شکرێکەم ڕۆسەر لە بەیانی لە شاری سلێمانی تیرۆر کراوە لە ئێستادا تەرمەکەی بەڕێکرێ بۆ مزگەوتی ئەحەسوور داواکەین لە چون توێژەکانی شاری سلێمانی بۆ خاوەن دەرکەوتن لە هەواڵی شەهید بەڕێ بکەون و بێن بۆ بەشداریکردن لە مەراسیمی هەواڵ شکری کە ئەم بەیانیە لە شاری سلێمانی لە بەردەم سەمونخانەیەک بەدەستی ڕەشی تیرۆرستان تیرۆر کراوە. دیارە ئەوەی ئێستا بینن لێرە خەڵکێک زۆر لە هاوڕێوە هەواڵان و بەشێک لە ڕێکخراوەکان لێرە ئامادەن بۆ بەشداریکردن لە مەراسیمی شەهید شوکری. ئەوەی ئێستا ئەبینن بەردەم دادی پزیشکیە توبعەتی گەی سلێمانیە. ئەوەی ئێستا ئەیبینن بەڕێکردنی تەرمی هەواڵ شکری بەرپرسی کۆمیتەی